Chapter 2 Wave Particle Duality لە چاپتەری پێشووە چەندین تاقیکردنەوە باسی ئەوە بوو کە فۆتۆن هەمەکرێ سیفەتی تەنۆرکەیی هەبێ هەمەکرێ سیفەتی شەپۆلی هەبێ و هەروەها هەمان شتیش بۆ ئێلکترۆن ڕاستە ئێلکترۆن هەمەکرێ سیفەتی تەنۆرکەیی هەبێ هەم ئەکرێ سیفەتی شەپۆلی هەبێ یعنی هەم وەیڤ بێ هەم پارتیکڵ بێ بەم شتیاڵن وەیڤ پارتیکڵ دووالیتی ئەمە ناوێکی مەشهوری هەیە یا دووسروشتی شەپۆل تەنۆرکە ئەوەی کە چی شتێ تەنۆرکەیە یا بڵێن ئێلکترۆن کەی تەنۆرکەیە کەی شەپۆلە ئەوە جۆری تاقیکردنەوەکەی ئێمە دیاریەکە کە ئەمانەوێت لەسەری ئەنجام بدەین ئەگەر بمانەوێت تەنۆرکە بێت تەنۆرکەی ئەگەر بمانەوێت شەپۆل بێ شەپۆلە هەمان شتیش بۆ فۆتۆن ڕاستە جۆری تاقیکردنەوەکەمان پێمانەڵێ کە ئایا فۆتۆن ڕەفتاری تەنۆرکەییە یان ڕەفتاری شەپۆلیە بەزەم ئەوەی گرنگە سیفەتی تەنۆرکە شەپۆل یعنی پێکەوە دەرناکەون یعنی یان فۆتۆن لە تاقیکردنەوەیەکە یان تەنۆرکەیە یان شەپۆلە ناتوانێت هەردووکان هەمان شتیش بۆ ئێلکترۆن ڕاستە ناتوانێت هاوکات هەم تەنۆرکە بێ هەم شەپۆل بێ جا ئەمە تۆزێ ئەمانەوێ ورتر دیاسی بکەین بەپێی ئەو معلوماتەی کە لە سەرەتای سەدەی بیستەمدا هەبوو دیرەک تاقیکردنەوەی عینێکی هەیە تاقیکردنەوەیەکی زێهنی لە کتێبێکە هەیە کتێبێکی هەیە بەناوی کوانتەم میکانیک و لەو کتێبە تاقیکردنەوەیەکی زێهنیتی هەیە ئێمە ئەو تاقیکردنەوە باسەکەین دواخری ورتر ئەچینە ناو مۆزوعەکەەوە تماشاکەن تۆ باسی شەپۆلەکەین شەپۆلی ڕووناکی و شەپۆلی ئەیسە لە ئێماکەوێ ئەو شەپۆلی ڕووناکیە شەپۆلی ئێمە هەستی پێکەین ئەیبینین چاومان هەستی پێکە یان ئەگەر چاشمان هەستی پێناکە مەسەلەن ئەگەر تیشکی ئەکس و گاما ئەمە بێەوەش بە جیهاد دێتێکتەکرێ ئەزانین کە لێمانی داوە یان ڕەش ماوەیەکی زۆری لە بەردەمیابین یان مەسەلەن گەرمایی کتریەک هەرچەند بە چاو نابین لێ بەڵام بەدەست بە هەستەکان بە پێستمان هەستی پێکە ئەمە زانین کە شەپۆل ینی بەپێی ئەوەی کە ئەنیشتاین وتی لە فۆتۆئێلکتریک ئفێکت و کامتەنە ئفێکتۆمانە شەپۆلی ڕووناکی پێکاتووە لە لێشاوێ لە تەنۆرکە بە ناوی فۆتۆن خۆشبەختانە ئەو لێشاوە یعنی بڵێن ئەو شەپۆلە هەرچەند لاواز بێ شەپۆلەکە لاوازبێنی ژمارەی تەنۆرکەکانی ژمارەی فۆتۆنەکانی کەمترە هەرچەند کەمیش بێ ئەکرێ دێتێکت بکرێ تەنانەت یەک فۆتۆنیش ئەکرێ دێتێکت بکرێ دەربخرێ یان تۆمار بکرێ مەسەلەن دوایدا بنێتەوە گورزەیەکی ڕووناکی تەیە کە لە بڵێن لە هەر چرکەیەکە فۆتۆن چرکێکە کەما بڵێن لە هەر لە یەک لە سەدەمی چرکە 1000 چرکە بڵێن 1 ملیۆنی چرکە 1 ملیاردی چرکە فۆتۆنێک دێ ئەو یەک فۆتۆنەش ئەکرێ دێتێکت بکرێ بە فۆتۆ مۆڵتیپلایر بە فۆتۆ مۆڵتیپلایەرەکان ئەکرێ دێتێکت بکرێ ئێستا بە بچینەوە بۆ تاقیکردنەوەی فۆتۆئێلکتریک ئفێکت ئەم جارە وای دانین ئێوە زانن تیشکی پۆلۆرایز چییە ئەمەدان حتمما لە ئۆپتیک بار خوێند و ئەمساڵی خوێن نافۆن خوێندوتان خوێنن کێشە نییە بەرحاڵ پۆلۆرایز بیم ئەژاکەن شتێکە یەکاویش ئەوەیە کە ئاراستەگری شەپۆلەکانی ڕووناکیە پۆلۆرایز یانی وەختی کە ڕووناکیەکی ئاعتیادیمانەیە لە هەموو ئاراستەکانە هەیە ئاراستەگریەکی بەڵام کە پۆلۆرایزە بێ هەندێک لە ئاراستەکانی لابرێ و بۆ شەپۆلانم پۆلۆرایز ئیترەوان مای پۆلۆرایزیشنمان هەیە ئێمە ناچنێنەوە ئەو مۆزوعەوە بەڵام پۆلۆرایزیشن بەندە بە هەندێک دیاردەی تری فیزیاییەوە لە کوانتەم میکانیکا کە ئەکرێ
باسی بکەین دوایی بەرحاڵ تۆ پۆلۆرایز بیمێت تیشکێکی گورزەیەکی پۆلۆرایزی ڕووناکیت هەیە دیەکەوێت لەم متاڵاوە لەم متاڵەوە چیەکە ئێجێکتێت ئەلکترۆن فرێدەدەتەوە ئەم ئەلکترۆنانە هەم هەڵگری وزن هەم هەڵگری مۆمنتەمن و هەم هەڵگری پۆلۆرایزد پرۆپەرتی ئێستا بە بچینە خواردترەوە یعنی لە هەموو ئاراستەیەکان نین مستەوەی ئاراستەگریەکانیان جیاواز ئاراستەگریەکان فەرقیە ئێستا کریستالێکمان هەبێ باو شێوازە وە کریستاڵە لە ساڵی چوارە لە سۆلیدا زۆرتر لەگەڵ سەر و کارەوە کە کریستاڵ چییە؟ کریستاڵ بە شێوازێکە کە ئەتۆمەکانی یا مولوکیولەکانی بە شێوازێکی ڕێک و پێک ڕێکخراون و کریستاڵ ئەم کریستاڵانە کریستانە لە کریستاڵەکان بۆ پۆلۆرایزیشنی ڕووناکی بەکاردێن جا هەنێ لە کریستاڵەکان بڵێن تەوەری پۆلۆرایزیشنیان هەیە باشە ئێستاکانێ تیشێکمان هەیە بە پۆلۆرایزە بۆ پۆلۆرایزەکەش وەکو پۆلۆرایزی ئەو ژینەوەیە ینی بڵێن تیشکێکمان ئەم پۆلۆرایزەیە و ڕێک لە ڕێی تەوەری بە ئینتەنسیتی ئای زیرۆ دێ لێرەوە دێت تێپەڕەوێت بەنی لەسەر تەوەری پۆلۆرایزیشنەکە ئەوەی لێ دەرەچێ هەر ڕێک کەسە تەوەری پۆلۆرایزیشنەکانەوە ینی هەر بۆ ئەناژی دەرەچێت ینی هەرچی هاتووە لێرەوە دێتە دەرەوە بەڵام ئەی ئەگەر گۆشەیەکی لەگەڵا دروست کرد لەگەڵ ئەم تەوەری پۆلۆرایزیشنە ئەگەر ئەو گۆشەی دروستی کردو گۆشەی تێتا بوو ئەو جار ئەو بڕێک کە دەرەچێ ئای زیرۆ کۆساین دو تێتایە بڕێکی بڵێن لە ئێنەکە ئەو ئینە دەرەچێ شێوەسی ئەنی ئەمە گەر گۆشەیەک لەگەڵ ئەم تەوەرا دروستکە ئەمەماندنە تەوەری پۆلۆرایزیشنەکە گۆشەیە لەگەڵ ئەما دروستکە ئینتەنسیتی دەرچوو بەم شێوەسی ینی کۆساین دوی تێتا ئەمە لە ئۆپتیکە احتیمال نەخوێنی کەوا بوو ئینتەنسیتیەکەی دابەسی ئەمە من لێرە مەبەستم ئەو بوو ئێستا ئەو شتتان پێ بڵێم کە ئێلکترۆنیش بڵێن هەر ئەو سیفەتانەی هین پەیاکە فۆتۆن پەیاکە کە پۆلۆرایزیشنە بەڵام چونکە پۆلۆرایزیشنتان نەخوێندووە جارێ بۆیە جارێ چی لەسەر ناڵم زۆری لەسەر ناڵم ئەڕۆمە پێشتر ماشاکە وای دابنێ یەک فۆتۆنە لێرەوەتی باشە یعنی یەک فۆتۆنی گورزەیەکە کە پێ کاتووە هێندە باریکە کە باریکی گورزەکە یەک فۆتۆنە باشە فۆتۆن بەڵام ئەو فۆتۆنە گۆشەیە لەگەڵ ئەما دروستەکە یەک فۆتۆنە گۆشەیە ئینتەنسیتیەکەی هەرچی بێ ئینتەنسیتیەکی ئەو فۆتۆنە گۆشەیەکی لەگەڵا دروستەکە لەم سەرەوە ئینتەنسیتەکەی چەندەکەوێت خۆی ئەگەنسیتەکەی یەک فۆتۆن بێ بڵێن ئینتەنسیتەکەی یەکە ئەگە گۆشەیەکی لەگەڵا دروستکە لێرەوە چەندێ دەرەچێت تماشاکەن فۆتۆنە ناکرێ بکرێ بە چەند بکرێ بە دوو کەرتەوە بکرێ پارچە بکرێ فۆتۆن یەکدانێ پارچە ناکرێ بەڵام ئەگەر تو ئێندانە فۆتۆنە هەبێ تەبعا نەتوانی بڵێ ئێن کۆساینی دوو تێتایی لەوێەوە دەرەچێت بەڵام ئەگەر یەکدانە بێ ئەو هینابێ بە یەکانی بڵێن ئەبێ بە ینی کۆساین دوو تێتای فۆتۆنە دەرەچێت مەبەستم لێرە چییە لێرامە شتیە بڕم ئێمە توانین ئەمە ئێستاکانی هینی ئەمە بگۆڕین بە شتێکیکە لە جاتی باسی ئەوە بکەین کە بڵێن فۆتۆنەکە کەرتە بێوی نەبێ نا ئەوە حەسێ بکەین ئەمە بێ بە پرۆبەبلیتی دەرچوونی فۆتۆنەکە لەو لەسەر ئەو تەوەرە یانی ئەمە کە تەوەرەکە بێ یەک فۆتۆن بێ باشە یەک فۆتۆنە گۆشەیەکی تێتا لەگەڵ ئەو یەک فۆتۆنە گۆشەیەکی تێتا لەگەڵ ئەم تەوەرە دروستەکە چەندێکی لێرەوە دەرەچێ
کۆساین دوو تێتای دەرێت منەتوە ناتوانانی فۆتۆن کردکەین ئەم کۆساین دوو تێتایانیشی بڵێن تێتاکەمان فەرسکە 30 دەرەجە بێ یا بڵێن 60 دەرەجە بێ کۆساین دوو تێتا کاتە 1 لەسەر 4 ئەمە مانای ئەوەیە احتیمالی ئەوەی ئەو فۆتۆنە لێم لەسەر ئەم تەوەرەوە بێتە دەرەوە 1 لەسەر 4 بۆ احتیمالی 3 لەسەر 4 نایەتە دەرەوە ئەمەیە مۆزوعەکە لێرە ئەو مانای احتیمالە بینە دەرەوە بێنە ناوەوەکە باسی یەک فۆتۆنەکەی نێمە ئەکرێ باسی یەک فۆتۆن بکەین ئەگەر ئێن فۆتۆن بێت تەبان باسان تراوەتە ئەکرێ ئێن کۆساین دوو تێتا یەکدانە بێ مثلا ئەگەر بڵێن هەروەکە وتمانەکە تێتا کە 60 دەرەجە بێ سەرەن دەدانە فۆتۆن بێ دابەشی 4 یا بڵێن باز زۆرتریکەی 20 دانە بێت 20 دابەشی 4 کاتە 5 فۆتۆن لەسەر ئەو تەوەرە دێتە دەرەوە بان لە ئاراستی ئەو تەوەرە دێتە دەرەوە بەڵام گەر یەک دانە بێ ئەتر باسی احتیمالاتەکەی ئەو ژەری احتیمالاتە تقریبا ئەمەش هەر احتیمالاتە بەڕاستی ئەمەش کاڵێن 5 ئەنی ئەوەش بێ بە احتیمالاتەکەی لەسەر ینی 1 لەسەر 4 احتیمالی ئەوەی کە 1 لەسەر 4 و فۆتۆنانە بێنە دەرەوە ینی احتیمالی ئەوەی کە 5 دانە بێنە دەرەوە یا بڵێن احتیمالی ئەوەی کە هینمێ 1 لەسەر 4 بەرحاڵ ئەگەر ئێنی ئەمە لێرە قسەکەمان لەسەر ئێن یەکسانە بە یەکە کە ئێن یەکسان بە یەک بوو احتیمالی ئەوە یەک فۆتۆن لەسەر کاتی 1 لەسەر 4 لێرە باسی احتیمالەکەی یان دێ یان نایی لەو دوو حاڵەتایە کە دێ احتیمالەکە 1 لەسەر 4 نەهاتنی احتیمالەکەی 3 لەسەر 4 ماشاکەن ئەنێ لێرە ئەوە چۆن شەپۆل بناسینەوە شەپۆل هەنێ ڕەفتاری هەیە یعنی beam of light یعنی گورزەی ڕووناکی پێکاتوە لە ژمارەیەکی زۆر فۆتۆن هەنێ ڕەفتاری شێوە شەپۆلی سیفەتی شێوە شەپۆلی پیشانەدا وەکو چی وەکو پرشبوونەوە دیفراکشن وەکو ئینتەرفرەنس بە یەکداچوون ئەمە ئەم بەیەکداچوون و دیفراکشن و ئەمانە تەنانەت بۆ ئینتەنسیتی زۆر نزم تەنانەت یەک فۆتۆنیش ڕاستە ئێسەکانە بابچین بۆ یانگ ئەکسپەرمنت باسێکی ئەم مۆزوع بکەین شتەکەتان زیاتر بۆ ڕوون بێتەوە ئەم یانگ ئەکسپەرمنتە فاینمان پێی ئەڵێ دڵی کوانتەم میکانیک یانگ ئەکسپەرمنت پێکاتووە لە دوو کەلەبەر ئەمە لێرە پەردەیەکە ژوورێکی تاریکە پەردەیە لێرایە دوو کەلەبەر لێرە باشە ڕووناکی کە لێرەوە دێ ئەکەوێت لەم دوو کەلەبەرە لێرە ئینتەرفرەنس دروستە بێ ینی ئەم گورزە ئەم گورزەیەکی شەپۆلی تەختە بڵێن ئەم گورزەیە بێ بە دوو کەرتەوە کارتێکی بێرە ئاڕوە کارتێکی بێرە ئاڕوە بەهۆی ئەمانە ئەم گورزە کە لێرەوە دێ هەمووی ئەچکەوێتەوە سەر ئەم شاشە ئەمش کە لێرەوە دێ هەمووی ئەکەوێتەوە سەر ئەم شاشە کە لە ئینتەرنێتە سێرچ بکەن بۆ یانگ ئەکسپەرمنت زۆرشی جوانتان دەسەکەوێت ئۆکەی ئێستا لە هەنێ شوێنە یەکتری بەهێزەکان ئەم دوودانە گورزە لە هەنێ شوێنێکتری زەعیفەکەن ئەمە پاتێرنە دروستە بێ شێوازە دروستە بێت کە پێڵێن یانگ ئەکسپەرمنت تەبان لێرە ئەمە ئینتەرفەرەنسە بەو شێوازەیە باشە تەبعاً ئەوەی کە لێرەوە دەرەچێ ناوەنین یەک تۆ باسی ڕووناکیەکەین باسی فۆتۆنەکەین فۆتۆن دوودانە کۆمپۆنەنتیەیە کۆمپۆنەنتێکی ئەلکتریک فیلدە کۆمپۆنەنتی مەگنەتیک فیلدە ئەم دوانە ستونن لەسەر یەک و ستونن لەسەر ئاراستی ڕۆیشتنەکە بەس ئێمە دانە یەکێکیانەگرین کە ئەنی مەگنەتیک فیلدەکەی ئەلکتریک فیلدەکە یەگرین بەس جارێ ئێمە مەگنەتیک فیلدەکە یەگرین بەس لێرەوە ئیەک ئاردو یەک وەکو فانکشنە لە ئاڕۆتی تێبەرەبێت لەمەش ئیتو وەکو فانکشنە لە ئاڕۆتی ئەمەش ئیتو وەکو فانکشنە لە ئاڕۆتی ئەمانە لێرە لەسەر ئەم شاشانە جارێکتری بەهێزەکەن ئەم دوودانە گورزە یەک گورزە بوو بە دوو گورزە و هەنە جاریش یەکتری زەعیفەکەن ئەم مینە چۆن دروستە بێ ئەم دوودانە لێرە ئاگەن بە یەک یەک و ئیدوو لێرە ئاگەن بە یەک یەک و ئیدوو ئەگەن بە یەک بەم شێوازەیە کاتێ یەک توانی دوو ئیدوو توانی دوو زائد ئەمە هەمە بکەیتەوە کاتە ئەمەیتە دوو یەک دۆت ئیدوو ئەوەی کە ئەمە پێڵە سوپەرپۆزیشن پرینسیپڵ ئەم دوانە من پێکەوە بۆ کردوێت و ئینتەنسیتێکی حەسیە بکەین دوودانە
شەپۆلی ئەلکتریسیتیە ئەلکتریکال هنا فیلدە ئەلکتریک فیلدە پێکەوە کۆیەکەینەوە کە پیۆڵان سوپەرپۆزیشن ئێستاگانێ بڕەکەی حەسێبەکەی یعنی ئینتەنسیتێکی حەسێبەکەین دووجایەکەینەوە دووجای ئەمەش ئەکاتە ئەم تێرمە بە توانی دوو ئەم تێرمە بە توانی دوو زائد دوو دانە E1 دۆت E2 وە سکالر پرۆداکتە ئەمە ئینتەرفرەنس تێرمەوە FPنی ئەوە F ئینتەرفرەنس تێرم ئەم تێرمەینەوەیە ئینتەرفرەنس وی نادا ئەم چاڵ و چۆڵانە دروست نابوو چاڵی و بەرزیانە دروست نابوو بەڵام چونکە ئەم تێرمەی هەیە چاڵ و بەرزی دروستە بێ ئێستا بین تاقیکردنەوەیەکەکەین دینێکە لە کەلەبەرەکانە گرین ئەسەن دووەمە گرین یەکەم دێ ئەمە لە یەکەمەوە تێپەڕەوە یەک دەنە ئاوات بۆ دروستە هیچ شتێکی جوان باشە لە نزیکەوەی ڕووناکترە دوورترە بێتەوە زەریفترە بێ بەس بە شێوەی چاڵ و چۆڵی نییە دووەمیشیان بگری ئەمان شت ئەمەیان تماشاکە ئینتەنسیتی گرێ دراوە بە توانی دوو بڵێن بە ئەلکتریک فیلد توانی دوو بە شێوازێ کۆرسپۆندە لەگەڵیە دووش یەکسانە بم ئێستا ئێمە دێن چیەکەین ئەم شتا گۆڕین یعنی بڵێن ئینتەنسیتی ئەگۆڕین بۆ پرۆبەبلیتی ئەجاتی بڵێن ئینتەنسیتی یان پرۆبەبلیتی وەکەوەی کە لەسەرەوە باسمان کرد یعنی بۆ یەک فۆتۆنی پۆلۆرایز چی بەسەر دێ کەوا بوو پرۆبەبلیتی R و T گرێدراوە بە E1 توانی دووەوە پرۆبەبلیتی R و 2 گرێدراوە بە E2 توانی دووە یعنی کۆرسپۆندە لەگەڵەوە ئەگەر هەردوو سلایدەکە ئۆپن بن P توتال ناکاتێ P1 پلاس P2 چونکە ئەو تێرممان ئێمە لاکردو وێ تێرمش بێتەوە ئارە ئەگەر هەردوو کونەکە بێ P1 یەکسان نییە بە P2 بۆ دۆزینەوەی ئەوە ئەبێ چی بکەین ئەنی ئەمە لە مەساج بچووکەکەین بە سمارت پیشانی دێن ER و T یەکسانە بەچی E1 R و T E2 R و T بەم شێوازە پێکەوە کۆبنەوە ئەگەر یەک فۆتۆن بێ خۆی لەگەڵ خۆیە ئینتەرفرەنسەکە کە تەنانەت یەک فۆتۆن بێ خۆی لەگەڵ خۆیە ئینتەرفرەنسەکە ئەنی تەدعینەکە کە تەنانەت یەک فۆتۆنیش بێ خۆی لەگەڵ خۆیە ئەنی ئەم ئەلکتریک فیلدێکی هەیە ئەم ئەلکتریک فیلدەوەی بە دوو کەروێتە هێرە خۆی لەگەڵ خۆیە ئینتەرفرەنسەکە تەنانەت بۆ یەک فۆتۆنیش ئێستا بابین بۆ شتێکەکەی لە جیاتی ئێمە دەرا قسە بەرسەر یەکە جوگەڕین یەک فۆتۆن لەگەڵ خۆی لەگەڵ خۆی ئینەکە ئێستا دێین ئەمە بۆ فۆتۆن باسمان کردێ گۆڕین بۆ ئەلکترۆن باشە ئەلکتریک فیلد یا ئەلکتریک ڤۆڵت ئەگۆڕین بە شتێکی کە پێڵێن پسای ئاڕوتی ئەمە لەکوێوە دی ئەم ئاڕوتیە لە ئەلکترۆماگنەتیک وەیڤەوە دێ پێیان ئەلکتریک فیلد لە ئەلکترۆماگنەتیک وەیڤەوە دێ سەرچاوەکەشی ماکسوەل ئیکوێشنزە ئەمەیتر پێڵێن ماتەر وەیڤ شەرورینگەر ئیکوێشنات ماشاکەن هاتین چیمان کرد ئەلکتریک فیلدمان بۆ فۆتۆن بەکارێنا ئێستا بۆ ئەلکترۆن چی بەکارێنین پسای ئاڕوتی بەکارێنین پسای چییە ماتەر وەیڤە لەکوێوە دێ لە شەرورینگەر ئیکوێشنە دێ ئەمە ئەلکتریک فیلدە لەکوێوە دێ لە ماکسوەل ئیکوێشنەوە ئەمە توانی دوو چیمانەداتێ ئینتەنسیتیمانەداتێ ئەمە توانی دوو چیمانەداتێ پرۆبەبلیتیمانەداتێ بەژاکە توانی دوای فانکشن ئاگادار بم ئەمە مانای من نییە هەروە کەڕەتکردنی ئاسایی نییە ئەمە کەڕەتکردنی خۆیەتی لەگەڵ کۆمپلەکس کۆنجوگەیتەکەیە کۆمپلەکس کۆنجوگەیتەکەی دوواری باسەکەن کۆمپلەکس کۆنجوگەیت چی ئەگەر نەتار خوێندی بێ دەرس ئۆکەی سەکانە تۆ لێرە لەم تاقیکردنەوە لەگەڵ یەک دانە ئەلکترۆنە سەرکار یەک ئەلکترۆن دێت ماتەرۆیەکە دێ بە دوو کەرتەوە کەرتێکی لێرەوە تێپەڕە بە کەرتێکی لێرەوە تێپەڕە بێ خۆی لێرە چیەکە لەگە خۆیە
ڕێژەکە ئەلکترۆنەکە ناوێ ئەلکترۆنەکە گەو بە شێوەی پارتیکل سەیرەکەی ناوێ بە دوو کردەوە بەس ماتەر وەیڤەکەی بە دوو کردەوە کردێکە بە شێوەی وەیڤ سەیرەکەی شتەکە ئاساییترە خۆی لەگە خۆی ئینتەرفەرەنسە خۆی چێ بەخۆیە ئەوەختە بۆ ئەوە شتە ڕووبە یعنی خۆی لەگەڵ خۆیە هند بکە ئینتەرفێر بکە ئینتەرفەرەنس بکە حتممە بێ پسای ئاڕۆتی لە لینیەر ئێکوێشنێکەوە بێ کە تەبان لینیەر ئێکوێشنمان هەیە ئەم شرۆدینگەر ئێکوێشن خۆی لینیەر ئێکوێشنە لینیەر ئێکوێشنێکی ئۆردەری تووە سوپەرپۆزیشن چیە ئاگادارمە سوپەرپۆزیشن یەکێکە لە یەکێکە لە توولزە هەرە گرنگەکان کە ئێمە لە کوانتەم میکانیکا بەکارهێنین کاتێکە دوو شەپۆل بڵێن ناو سیستەمەکە دوو شەپۆلەکە پێکەوە کۆکەینەوە کە نەتیجەی کۆکننووی دوو شەپۆلەکەی شار شەپۆلە یەک شەپۆلێکی ترە دوودانە وەی فانکشن کە پێکەوە کۆکەینەوە بێ فانکشنێکی ئێستا بچینە بەشێکی تری کە پلەن وەیڤە ئەند وەیڤ پەکێت پلەن وەیڤز یا مۆجی شەپۆلی تەخت ئەمە فۆرمولەکەیەتی ئەیە کۆساینی kx ماینەس ئۆمێگا تی ئەی2 ساینی kx ماینەس ئۆمێگا تی ئەمە لە جنرال فۆرمایە بە شێوەی هینیش توانیم شێوازە بینووسین ئەوە ئەو کێلوی ئەندێکسە ای kx ماینەس ئۆمێگا تی زائد b minus I kx minus omega ام دوانه هاوتا یەکن ئەتوانین بیسەلمێن ئەمە هەرەوەی ئەو شەرمەیە ئەنی ئەم دوودا طبعا ئەمە هارمونیک وەیڤ منە بڵێن هارمونیک وەیڤێکمان هەیە کە هارمونیک وەیڤ هارمونیک وەیڤ ئەنی شەپۆلێکە خۆی دووبارە بێتەوە بەردەوام ئەم شەپۆلێکە کۆساین و ساینی تیابێ و کۆساین و ساینەکەش لینیەر بن پێڵن هارمونیک چونکە کۆساین و ساین بەردەوام دووبارە بنەوە یعنی کۆساینی مەسەلەن پای کۆساینی سەفر کاتێ یەک کۆساینی دووپایە کاتە کۆساینی سەفر کاتە یەک وایە کۆساینی دووپایە کاتە چەند ئەو شەرکاتە یعنی ها سۆڕەکەی دووپای ئەوە شێوەز تەوان لێرە کەی یەکسانە بەچی دوو پای لەسەر لاندا نو کە فرکۆنسیە یەکسانە یەک لەسەر تی و ئۆمێگا یەکسانە بە دوو پای نومانە خۆتان نزانن بلاینی لایت پرۆپەگەیتین یعنی بڵێن بڵاوبوونەوەی ڕووناکیە گواستنەوەی ڕووناکیە کە ئەم شەپۆلە ناگە ڕووناکی بن ئۆمێگا یەکسانە بە کەی سی یعنی تۆ لە جیاتی بەڵێ سی کە خێرای ڕووناکیە توێنیە ئۆمێگا و کەی بەم شێوازی ئۆمێگا کەی سیە ئۆمێگا یەکسانە بە کەی سی ئەوش ئاسانە دەتوانانی هەر لێرە و بیسەلمێنی چونکە لاندا و نو پەیوەندییان پێکەوە هەیە ئۆمێگا یەکسانە بە دوو پین و لێرە دای بنێ شتەکان پێکەوە دروستە پێ ئۆمێگا یەکسانە بە کەی سی وەسشکە خێرای ڕووناکیەکەیە و نوش یەکسانە بە چی بە سی ئێن لەسەر لەندا ئەم ئینە چیە ڕفرەتێک ئیندێکسە کە تەوان ئەگەر لە واکیۆمە ئێن یەکسانە بە یەک لە واکیۆمە ئێن یەکسانە بە یەک ئێستا بابین بۆ تۆزێ شتەکە بکەینەوە لە جیاتی پسای کێهین ینی بڵێن ئەکس و تی یعنی ئەمە پسای کەی ئەکس و تی ئەمە پلەن وەیڤەکە باشە هەر لەم فۆرمولە هەمان بوو
A و B بەس بام A و B خۆیان فانکشنە بن لە کەی خۆیان فانکشنە بن لە کەی کە کەی ناوی چی بوو کەی بتمان وەیف نامبەرە یعنی پسای کەی و ئەم واز لە بیکەیەکە هێنین و فۆرمولەکە لە بیەکە هێنین بۆچی چونکە ئەو پیشاندەری نێگەتیڤ kinetic energy دوو تێرمێکی نێگەتیڤ kinetic energy تێرمێکی پۆزیتیڤ kinetic energy کە بە پۆزیتیڤ kinetic energy کە ئیشەکە ماتماتیکیان ڕێگە پێدراوە بەس جارە زۆر فیزیایی نیە لای ئێستا پسای کەی یەکسوتی بەو شێوازە نووسین ئەی شەکەین بە فانکشنی لە کەی ئی ئای کەی ئێکس ماینەس ئۆمێگا تی ئۆکێ ئەمە کەی چەندانەیە 1 2 3 4 ئینفینیتیە لە ماینەس ئینفینیت کەی چەندانەمان هەیە ژمارەی کەیەکان کەی ئەتۆمیک نامبەرە لێرە تەماشاکە ئەوەی سەرەوە کە باسمان کرد یەکش ئەمە بەبێ کەی یەکدانەیە بەبێ کەی یەکدانەیە بەس کەی داناوە کەی لێرە ژمارەیەکە لە ماینەس ئینفینیتیەوە بۆ زایەد ئینفینیتی سوپەر پۆزیشنەکە حەسب هەموو پێکەوە کووەکەینەوە هەمووی پێکەوە کووەکەینەوە يعني مثلا صفر كي صفر بي يك بي دو بي سي بي چوار بي حتى انفينيتي ببري ناقصيشا بلام ام كيا بشر نيا شيء كونتينيوسا يعني كي الصفر بي 0.1 بي 0.2 بي وكذا كمان كو كي توسط السام ابي بس شيء بي بانتيغرال كاتك تو جمارة كو انفينيتي بي كو كنوي جمارة انفينيتي سام ابي با انتيك رال يعني للماينس انفينيتي وبو زائد انفينيتي دي كي اي كي اي اي كي اكس ماينس اوميجا تي بمعنى ويف باكيت يا بوخت شابور اول لسروي يقدان ابو كي مان دايه ما يقدان كي يك بي دو بي سي بي سوال بي هرچني بي بلام كجمانك يك جار زور هم بيكو كو كيتو بيالن ويف باكيت يا بوختشا شابور بوختشيلا شابور همو شابور كانوا كوكر وتوصلنا بوختشيلا كوا بساي اكسو باشا اسا تي داني صفر او تي دمان دانا صفر بساي اكسو صفر كاتا ام يعني لكاتي صفر جلاسة اشتكاك او كات واي دابنين اي كي بشيوي غاوسيان بي يعني كير بي بام شواز ماينس الفا كي ماينس كي زيرو تواني دو لسر دو غاوسيان فورم يبقى غاوسيان فورم يعني اوان غاوسيان فورم يسبين كاتيكا ام غاوسيان فورما ليك لسر سيا زور مهمة چونك زور دابسي يك لسر سيا زور مهمة يعني يك لسر سيا كي زور بشتكاني لم منطقايا دا ليكسر سي بدو زور تنكبتو زور باري كبتو يعني كاتيكا الفا كي ماينس كي زيرو لدورو بريا كابي زي سكوير او هنا فالس تو يغلسر سي دا بزي بو يغلسر سي كدا بزي يعني اما كيك بي او دا بزي بو يغلسر سي بو يهين يكين كوابو كي ماينس كي زيرو تواني دو يكسانوي بيغلسر الفا باشا او وقتا يعني كي ماينس كي زيرو وكاتا اي واي اسكاني كي ماينس كي زيرو اكاتا يغلسر الفا كي ماينس كي زيرو تواني دو كاتا يغلسر الفا كوابو كي ماينس كي زيرو اكاتا يغلسر رجي الفا اكاتا يغلسر رجي الفا كوابو
ئەم کەی ماینەس کەی زیرۆ نیوەیەتی لێرەوەیە تا ئێرە لێرەوەیە تا ئێرە لێرەوە تا ئێرە کاتە دوو هێندە دلتا کەی یانی بەڕاستیە کاتە دوو لەسەر ڕێگی ئاڵفانی لێرەوە تا ئێرە دوو لەسەر ڕێگی ئاڵفایە کە کەی ماینەس کەی زیرۆکە تۆ ئەم تۆزێتی دوو لەسەر ڕێگی ئاڵفایە جا ئێستا بێن شتێکی کە ترەکەی وەجارەوەمان با لەلا بێ ئێستا دێین ئەمەمان جارێک کرد هەر بە پیشانمانە دەرتاکە یەکسانە بە دوو لەسەر ڕێگی ئاڵفا چونکە یەشێکمان پێێتی ئێستا بین بۆ ئەمە بێنین بیخێنە ناو ئەنتیگراڵەکەی ناو ئەنتیگراڵی کە هەلەرا بوو خێنەوە کە خستمانە ناو ئەوەوە پسای کەی ئێکس و سفر ئەکاتە چی دیK ئی ماینەس کەی ماینەس کەی سفر توانی دوو لەسەر دوو ئای کەی ئێکس ئەخۆی ناو فۆرمۆلەکە ئەی ئەوماندانەوە بەڵام شتێکی تریشەکەین کیو پریم یەکسانە بە کەی ماینەس کەی زیرۆ ماکەین بەمە وە کەی ماینەس کەی زیرۆکەین بە کیو پرایم دیکەی ڕێکاتە دیکەی کاتە دی کیو پرایم چونکە کەی زیرۆ سابتە کسەکانە پسای ئێکس و سفر ئەکاتە ئەمە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی دی کیو پرایم ئی ماینەس ئالفا کیو پرایم توانی دوو لەسەر دوو ئی ئای کیو پرایم پلاس کەی زیرۆ ئێکس جای سامان چی لێ بکەین ئەو ئی توانی ئای کەی زیرۆ ئەکسەکە نەگۆڕێتە دەرەوەی دێتە ئێرە ئەوەی کامێنێتەوە ئەمە چی بەسەر بێنین ئەمە کارێکەکەین ئەمە ئەکسپۆنشیال دوودان ئەکسپۆنشیالە کارەت کراون توانەکەکەین بە توانی دوو ینی چۆن ئەمە باشاکە ناوایدێک ماینەس ئالفام کۆیەکەینەوە کیو پرایم ژێرەیەکێکە ئەینەکان یانێکێکە کۆیەکەینەوە ئەمە ئالفا کیو پرایم دوو لەسەر دوو ئای کیو پرایم ئێکس وانە بکەوە کۆمان کردێتەوە ئەمە یەکسانە بەسەر ئەمە ماینەس ئالفا لەسەر دوو کیو پرایم دوو ماینەس دوو ئای لەسەر ئالفا ئێکس کیو پرایم ئەمانەوەی ئامە بکەین بە توانی دوو بۆ بکەین بە توانی بێت ترمێکی لێ زیادکەین ترمێکی لێکەم بکەین ترمێک ئەو ترمێکە لێ زیایەکەین یا لێکەمەکەن چەندەکە ئەمە کیو پرایمەکە بە توانی دوو بووە ئەمە چییە ئەمەی لەراماوەتەوە چییە دووەکە کە هەیە ینی مەسمان A minus B توانی دوو بەکارهێنین A minus B توانی دوو کاتە A2 minus 2AB بەزای P2 ئەو بەکارهێنین کەەوە بۆ ئەم ترمەی لێ زیاکەین ئەم ترمەیشی لێ کەمکەین ئێستاکانێ ئامانە سیانە پێکەوە کاتە ئەمە Q پرایم minus I ئێکس لەسەر ئالفا نیوەی ئەمان لە زیاد کردووە بەبێ Q پرایم ئەمان لە زیاد کردووە I ئالفا X ئۆکەی ئێستا هەمووی کەرەتی ماینەس ئالفا دواکەی بینە ژوورەوە ئەو ئالفایە لەگەڵ ئەو ئالفا توانی دووە سادا بێتەوە تۆزێکی ئەمە کیوپرێمێکی نوێی ناوەنین میمشنێنانی کیوپرێمێکی نوێ وەری بڵش ناگۆڕی باشە ئەوەختە نەتیجەکەی بێ بەچی ئەم تێرمە بخێنەوە بچینەوە بۆنە ئەنتیگراڵەکە ئەم تێرمە کە هەموویمان یەکیان لەژێرەوە هەیە ئیتوانی فلانە ئیتوانی ئەمە ئیتوانی ئەمەن بەس ئێمە یەکەماندانە ناو ئێوەی ئەبین و شوێنێکی خۆی دایانینەوە شوێنێکی خۆی چوا بوو ئێرا بوو ئۆکێ ئێستا چییە بێ ئەم دووتی ئەم تێرمە دێتە دەرەوە توانی دووە ئەمە دێتە دەرەوە x2 لەسەر 2 ئالفا ئی ماینەس ئەم ترمێتە شەکاشتی کیو پرایم ئی ماینەس ئالفا کیو پرایم 2 لەسەر 2 ئەمە ئەسا مەتێراڵات وای حەسێک ئەمە تێراڵە حەسێبکردنەکەی ئاوایە من نەزانم ئەمە تێراڵێکی مەشهورە ماینەس ئینفینیتی بۆ ئینفینیتی دی ئێکس ئەکسپۆنشیالی ماینەس بێتا ئێکس جا کاتە ڕێگی پای لەسەر بێتە بەس بێتاکەی من لێرا کامەیە مایە هێنە ئالفا لەسەر 2 وانە دایانە وە نەتیجەکەی تۆ بێبەمە یعنی بۆ دیستریبیوشنێکی گاوسیان پسای ئێکس و سفرم دۆزیەوە بوو بەمە دێلتا ئەمەش گاوسیانێکی ترە
شو حق بسر أما يوانا بي حق بسر أما يوانا بي عام ترمي شكو يكتب نشيال عام ترمي حقيقي رجع يقال سني كتير لا تشي هنا كابي بيجلا سرسي لا تشي إكسيكا للرجي ألفا أبي للرجي ألفا أبي با يجلا سرسي طبعا دودان الرجي ألفا تي دودان الرجي ألفا تي يعني على رأما أما لرو بويرا دو رجي ألفا ماشا كوابو دلتا إكس شماندوزية وكريا دودان الرجي ألفا يستا دلتا كي كاتتشي دو لسر رجي ألفا دلتا إكس أو إن بشدوزي ودلتا إكس بريتيوريتشي دو لسر رجي دو كاراتي ألفا أو كات أمانا كارات كالغالكا دلتا كي كاراتي دلتا إكس أبي بس شوار كرينكتريش اللي راوية دلتا كي كالا دلتا إكس قولتري اللي يقل سر دو independent الألفا ألفا كيتو هرشي بيع مدرسة example أبو نمونية مثلا ويف باكيتك معناه بمشي وزيا كي ان بيت كي كاتك كي لبيني ماينس كي وكي باقي شو انا كان صفر بسايكس وصفر شنك امش ادوزينوا بسايكس وصفر اكات لماينس كي وبوكي اكات دي كي ان اي اي كي اكس يعني لجاتي لا فورمولا كا الفورمولا كان فورمولا ذاتي اي كيكا اندانين وانواع اي كيكا اندانين وانوسينا وتو اشتكى اصلا قرصني تيرا لك حاسيبا كما تيرا لك عملوا شويه وشويه لما ينس كي وبوكي تقول باقي شو انا كان يترى صفر اما تيجي على مو كاسيت واني حاسيبك مو كاسيت واني حاسيبك نتيجة كي تو كاتا سي كاتا دو ان ساين كي اكس لسر اكس اما تيجي اوش كالرسمي كيش تيجي واقع بيوم اخوة بيرم بيش تيجي واقع كاتا ساين كي اكس لسر اكس دلتا كي كاتا تسن يعني دلتا كي كاتا دوكي دلتا كي ريت كاتا دوكي لكي لماينس كي وبوكي كاتا دوكي دلتا كي هناك اي دلتا ايسا كاتا تسن دلتا ايسا كسرز بينينا دلتا اكس امايا يعني او كلينجا امايا جياوازي نيوان او دو خالية كتورك او دلتا اكسا كي من امايا قولترين دلتا اكسي من اويا كالشوايا لشوينايا كأم فانكشنا بيبا الصفر او فانكشن لشوا بيبا الصفر لكي اكس يكسان بيبا كي اكس يكسان بيبا زائد وناقص بايا باي لباي ولا ماينس بايا صفر اما بايا او ماينس بايا يا بعكس او ماينس بايا فرماك برحال كي اكس كاتا زائد وناقص بي كوابو دلتا اكس كيتو كاتا دو دانا لما يعني اما يجي اكس كاتا ام اكس كاتا اما باي لسركايا او تشانكا ماينس باي لسركايا مودا كان كاتا سن كاتا دو باي لسركايا دلتا اكس كيتو كاتا اونا دلتا كايش معناها كوت بانشانكا كاتا دو كايا ايه اما لقرا وكرت كان نتيجه كاتا تشوار باي كان مش قولت لي بلسرتو شتيكي خوش كاليرا باسيتي بريتيلا خوشش نیه زور بس بو ویف فکریتی مشتیک معنی بناوی ویف گروپ وی جی كبريتيرا تي للروندي اوميجا خوي فانكشن كلا كي فانكشن كلا اتو لا ويف نمبر للروندي كي لا كي زيرو يشي معيارة كي يكسانا بكي زيرو اما يعني جروب خيراي كتريش معناه كبيران فيز ويف فيز فيلوسيتي كتوك اوميجا لسر كي يوا ما حتمنى ناصن بيش بيمتانا بلا ما تانا بيني وي جروب يعني ببي اتوميك نمبر كيش ام برش بونا وكان ببي اتوميك نمبر كيش خيراي كي هيك بمشي وزا تعريف فكري دون دو جو خيراي معناه وي خيراي فيز معناه خيراي جروب معناه خيراي جروب كامل خيراي فيز كامل اسا مثلا اوميجا كي تواني ممشي وزا بينوسين
تایلر اکسپانشنە ئۆمێگا کی زیرۆ کی ماینەس کی زیرۆ ڕۆندی ئۆمێگا بە ڕۆندی کی لە کی زیرۆ بە دەوری خاڵی کی زیرۆ ئەم پێڵەن تایلر اکسپانشن. ئێستا ئەگەر من شتەکەم ئەم شێوازە بێ کی ئێکس ماینەس ئۆمێگا تی بێ ئەو وەختەکانێ ینی بڵێ نەجێتی ئۆمێگا ئەمەدا بنێم ئەتوانم بنووسم چەند تێرمێکی ڕاگرم و تێرمەکانی هەڵ ناکەمەوە ئینفینیتی ترمی هەیە چەند تێرمێکی ڕاگرم ئەوە بێنم بەم شێوازە بینوسم توانم شێوازە بینوسم و ئەمانە بێنم ئەمەیانی ئەمە ئێنزەرتی کەمەیەرە ئەنجێتی ئۆمێگاکەم داناوە باشەکەیەکش کە هینە ینی بڵێن بەس دەجێتی ئۆمێگاکەوەم داناوە هیچی نەکردو کە ئێکس ماینەس ئۆمێگاتی ئەوتکانەوە بێنم لێرادای بنێم باشە ئەو کات تۆ ترمێکی ئاڵۆستە بێ بەم شێوازەی پسای ئێکس و تایەکە تۆ بمان هەنە تەرمی دێتە دەرەوە هەنە تەرمی ئەمێنێتەوە شێوازەی لێدێ بەڕەح لە کۆتاییە ئەما کرێ من ئەوەی گرنگە بەلامەوە دواخرێت توانین نەمانە حەسیە بکەینەوە وەرتر باسی بکەین بەس ئەوەی کە گرنگە بەلامە نەتیجە ئەمە هەنێ گۆڕانکاریە دەین ینی بڵێن هەنێ نەتایجە دەین بە نەتیجەی کۆتاییەکەی منە کاتە ئەمە پسای ئێکس و تیە کاتە ڕاگی 2 پای ئالفا زای 2 ئای بێتاتی ئەمە بەم شێوازە دێتە ئێرە ئێزە پسای ئێکس دووجا حەسیە بەکەم چۆن حەسیە ببێ ئەمە پسای ئێکس دووجا ینی ئەمە پسای ئستاری ئێکس و تی پسای ئێکس و تی پسای ئستار یانی چی یعنی تۆ لە پسای ئێکسە بێنە لە پشتی هەرچی ئێمەجنیری نامبرە ناقسێدانی ئەمە لێرە ناقسێدانی لێرە ناقسێدانی لێرە ناقسێدانی ئەمجا گەڕەتەکەی یعنی ئەوە شێوازە پسای ئستاری زۆر شێوازە حەسیبە بێ لە پشتی هەرچی ئایا ناقسێدانی ئەمجا دێنین کڕەتی خۆیانەکەی و نەتیجەکەی تۆ ببمەی تەرمە ئایتیا نییە و پرۆبەبلیتیە بەرحاڵ ئێسکانی ئەوە باسی وەی فانکشنێکی وەی فانکشنەکەم کرد کە نەتیجەکەی بوو بەمە و ئەمەیش دووجاکەیم چۆن حەسیب بکەن هەدەفەوە دووجاکەی تاگەڕم چۆن حەسیب بێ خۆت حەسیبی کە دووجاکەم شێوازە حەسیب بێ پسایکسەکە دێتی ئەمە کەوابوو لە پشتی هەموو ئەمانە ناقسێدانە لێران ئەمە زایدە بیکە بە ناقس ئەمە زایدە بیکە بە ناقس ئەوەیش زایدە بیکە بە ناقس ئەمجا کەڕەتیان